سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی پێترۆشیمی کرماشان، برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری باشماخی مەریوان، لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، گیانەدەستان و برینداربوونی 6 کرێکار لە ئێران و کوردستان و دانانی سوپای پاسەران لە نێو لیستی تیرۆر لەلایەن وڵاتی ئوسترالیاوە. ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی پێترۆشیمی کرماشان. ڕۆژی ڕابردوو کرێکارانی پێترۆشیمی شاری کرماشان دژ بە وەدینە هاتنی بەڵێنەکانی بەرپرسان و پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان کرێکارانی فازی دووهەمی پێترۆشیمی کرماشان بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لەلایەن بەڕێوەبەری ئەو فازەوە هەڕەشەیان لێکراوە کە ئەگەر دژ بە بایەخنەدانی بەرپرسان بە ژیان و معیشەتی کرێکاران ناڕزایەتی دەرببڕن یان مان بگرن لەسەر کارەکانیان دەرەکرێن. لە بەردەوامی ناڕزایەتیەکاندا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی هەستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕەفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، کۆتایی هاتنی گۆشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی و هەروەها پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان بوون. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری باشماخی مەریوان. ڕۆژی چوارشەمە 5 سەرماوەزی 1404 هەساوی کۆڵبەرێک لە سنووری باشماخی مەریوان بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بریندار بوو. بەپێی دوایین زانیاریەکان ئەو هاوڵاتیە بە ناوی سینا کە هێشتا ناسناوی بەدەستمان نەگەیشتووە لە کاتی پەڕاندنەوەی سنووری باشماخ سەر بە شارستانی مەریوان بە تەقەی ڕاستەوخۆ و بەبێ ئاگاداری پێشوەختە بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. شایانی باسە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە دۆخی تەندروستیە و هاوڵاتیە زانیاریەک لە بەردەستانیە. دەستبەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری شنۆ. ڕۆژی ڕابردوو هاوڵاتیەکی خەڵکی شاری شنۆ بە ناسناوی بەلال ئەحمەدی ئازەر لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەستبەسەر و هێشتا شارەنووسی دیار نییە. بە وسەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە دانیشتووی گوندی نەلۆس بە هێرشی هێزەکانی ئیدارەی سڵات بۆ سەرماڵەکەی دەستبەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شانی باسا سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەی ئەو بەندکراوە لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەستبەسەرکراوە زانیاریەک لە بەردەستانیە. ناڕوونی چارەنووسی 2 هاوڵاتی دەستبەسەرکراوی خەڵکی شاری سەقەس. بەپێی راپۆرتەکان محەممەد عەلی وەیسی و سیروان خۆداکەرەمی سەرڕای تێپەڕبوونی زیاتر لە 18 ڕۆژ لە دەستبەسەرکرانیان هێشتا چارەنووسیان دیار نییە. ئەو دوو شارۆمەندە ڕێکەوتی 18 خەزەڵوەری ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی سڵات بۆ سەرماڵەکانیان بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەستبەسەر و پاشان بە بەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرەملێ ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە لە شاری سنەکراون. شانی باسا ئەو دوو دەستبەسەرکراوە لە سەرەتای دەستبەسەرکردنیان تاکو ئێستا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. هێرشی پەهبادی بۆ سەر کێڵگەی گازی کۆرمۆر لە چەمچەماڵ. شەوی ڕابردوو بە درۆنێکی ئینتیحاری هێرشکرایە سەر کێڵگەی گازی کۆرمۆر لە چەمچەماڵ و بۆ هۆیەوە زیانێکی زۆر بەر ئەو کێڵگەیە کەوت. بەپێی دوایین زانیاریەکان بەهۆی ئەو هێرشەوە چالاکیەکانی ئەو کێڵگەیە بە تەواوەتی و ڕاوەستەوە و پێرسۆنەلی ئەو شوێنە ڕەوانەی شوێنێکی ئەمنکراون. بەپێی راپۆرتەکانیش کێڵگەی گازی کۆرمۆر گرنگترین ناوەندی وەبەرهێنانی گاز بۆ وزەخانەکانی دابینکردنی کارەبا لە هەرێمی کوردستانە. جێگەی ئاماژەیە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک سەبارەت بە زیانی ماڵی گەیشتوو بە ئەو هێرشە ڕانەگەیەندراوە. مانگرتنی کرێکارانی شەرکەتی ئارمانگۆستەری نۆڤین لە شارستانی کۆنارک. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شەرکەتی ئارمانگۆستەری نۆڤین لە شارستانی کۆنارک دژ بە وەدینە هاتنی بەڵێنەکانی بەرپرسان دەستیان لە کارکێشایەوە و کۆبوونەوە. بە پێ وێنانێ بەدەستمان گەیشتوون کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا
ئەماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 5 مانگە لەلایەن بەرپرسانی شێرکەتەوە حەقدەستیان پێ نەدراوە و ئێستا لە دۆخێکی زۆر خراپی یابووریدا دەژین. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، هیمەنی شوێنی کار و ئیمکاناتی ڕەفاهی، کۆتایی هاتنی گوشاری ناوەندەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی و هەروەها پێدانی حەقدەست و مەزایە دووەخراوەکانیان بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شێرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغەڵ لە دوورگەی سیری. ڕۆژی چوارشەممە 5 خەزاڵوەر کۆمەڵێک لە کرێکارانی شێرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغەڵ لە دوورگەی سیری دژ بە بایەغنەدانی بەرپرسان بە ژیان و معیشەتیان کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها هەڵگرتنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕەفاهی، وەرگرتنی هێزی کاری نوێ، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، سربەخۆی سندوقی خانەنشینی خانشینکراوانی سەنعەتی نەوت و هەروەها پێدانی حەقدەست و مەزایە دووەخراوەکانیان بوون. مانگرتنی بەندکراوێکی سیاسی ڕاگیراو لە زیندانی یەزد لە خواردن. بەپێ راپۆرتەکان پەریسا کەماڵی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی یەزد دژ بە ناڕوونی ڕەوەندی دۆسیەکەی مانی لە خواردن و وەرگرتنی دەرمان گرتووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هەو بەندکراوە لە ڕۆژی 3 سەرماوەزی ئەمساڵەوە مانگرتنەکەی دەست پێ کردووە و پاشان لەلایەن بەرپرسانی زیندانەوە نەک تەنیا ڕەوانەی ژووری چاکە کەسی کراوە بەڵکو لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەیشی بێبەش کراوە. ئەو هاوڵاتیە ڕێکەوتی دەیگوڵانی ساڵی ڕابردوو لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی شاری ئیسفەهانەوە دەست بەسەر و پاشان لەلایەن دادگای ئینقلابیە و شارەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و هاوکاری لەگەڵ لایەنەکانی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی حکمی 6 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. بانکێشتی یونس ئازەربەر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە. ڕۆژی ڕابردوو یونس ئازەربەر چاراکی کرێکاری خەڵکی شاری گیلان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بەمبەستی بە ڕێوەشوونی و حکومەی کە بەسەریدا سەپێنجراوە بانکێشکراوە و پێویستە لە دەڕۆژی داهاتوودا خۆی ڕادەستی ناوەندە قەزاییەکانی ڕژیم بکات. ناوبراو لەلایەن لەقی دووهەمی دادگای ئینقلابی شاری ڕەشتەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 7 مانگ و 16 ڕۆژ و هەروەها بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری کۆماری ئیسلامی حکمی 15 مانگ و 1 ڕۆژ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. شانی باسا و هاوڵاتیە لە بەندکراوانی دەیەشەستی زاینیە و زیاتر لە 10 ساڵ لە تەمانی لە زیندانەکانی ڕژیمدا بەندکراوە. لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارە دراون. بە پێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 6 بەندکراو بەناوەکانی عەلی سایە ئەفکەن، مهرداد پور حوسەین، هۆرمۆز نەجاتی، نەوشاد ئەمیری، کەرەم یوسفیان و حشمەت شیرانوەند بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی لاکانی ڕەشت، ئەسفراین، قەزوێن و خوڕەماوای ئەعدام کراون. هەروەها 5 بەندکراوی دیکە بەناوەکانی مەهین ڕەحیمی، سەید جەواد تەباتەبایی، کەریم ڕەفیعی، مهدی فەتحی پور و جەعفەر شوکری بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی وەکیلابادی مەشهەد، زەنجان، گۆرگان و بیرجاند لە سێدارە دراون. گیانەدەستان و برینداربوونی 6 کرێکار لە ئێران و کوردستان. بەپێ راپۆرتەکان 6 کرێکار لە ئێران و کوردستان بەهۆی بایەغنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئیمنی شوێنی کاری کرێکاران و تووشی ڕووزاو بوون و 5 کرێکاریش گیانیان لەدەستا. بەپێ راپۆرتەکان 4 کرێکاری بیناسازی لە شارەکانی ورمێ، زەنجان و ڕەشت بەهۆی کۆچنە خوارەوەیان لە بەرزاییەوە بریندار و 3 کرێکار پاش گواستنەوەیان بۆ نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکانیان گیانیان لەدەستاوە. هەروەها کرێکارێکی دیکەی هەڵکەندنی بیری ئاو لە ناوچەی ئەکرەم ئاباد سەر بە شاری یەزد بەهۆی ڕووخانی دیواری بیرەکە دەست بە جێگیانی لەدەستاوە.
پاشان تەرمەکەی لەلایەن تیمەکانی فریاگوزاری خێراوە ڕادەستی بنەماڵەکێکراوە. هاوکات کرێکارێکی دیکە تەمەن 38 ساڵ و خەڵکی شاری هەمەدان و شاغەڵە لە ناوچەیەک گەنجتەپە تووشی ڕوودا بووە و بەهۆی خنکانی لە ئاودا گیانی لەدەستاوە. دووە هەواڵ دانانی سوپای پاسداران لە نێو لیستێ تیرۆر لەلایەن وڵاتی ئوسترالیاوە. بەپێ راپۆرتەکان وەزیری دەرەوەی ئوسترالیا ڕایگەیاندووەکە وڵاتەکەی سوپای پاسدارانی وەکو پاڵپشتیکاری تیرۆر ناساندووە و دێخاتە نێو لیستی تیرۆرەوە. ڕۆژی پێنجشەممە 5 سەرماوەز هەر یەکە لە وەزیرانی دەرەوە ناوخۆ و داواکاری گشتی ئوسترالیا ڕاگەندراوێکی هاوبەشیان سەبارەت بە ئەو بڕیارە بڵاو کردەوە ڕایانگەیاند سوپای پاسداران وەکو یەکەم هێزی وڵاتانی بیانی خستووەتە لیستی پاڵپشتیکاری تیرۆر و ئەمەش وەکو ڕێکارێک بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر هەوڵێکی تیرۆریستی لەلایەن هێز و وڵاتانی بیانیەوە پشتگیری دەکرێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.